لە ماڵ دەمێنینەوە و پابەندی بڕیارەکانی تەندروستی و هێزانیەکان دەبین بۆی کوردستان پارێزراو بێت. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە. هاوڵاتیانی سلێمانین بۆ بەرەنگاربوونەوە لە بەڵای کۆرۆنا لە ماڵەکانیان خۆیان کەرنتینە کردووە. بە وتنەوەی سرودی نیشتیمانی و شەکاندنەوەی ئاڵای کوردستان لە ماڵەوە پابەندی ڕێنماییەکانن. هەڵمەتی بەرەنگابوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و حەزمانکە کەرنەڤاڵێ بکەین هەم بۆ ڕێنمایی بۆ پامەندبوونمان بە ڕێنمایەکانەوە و پشتگیری وەکو پشتگیریەکیش بۆ کارمەندانی تەندروستی و برا پۆلیس و ئاسایشەکانمان حەزمان کرد هەرێک لە ماڵی خۆیەوە ئاڵای کوردستان بەرز بکاتەوە لەگەڵ چەند نەشیدێکی وەتەنی وەکو دووپاتکردنەوەیە بۆ هەڵمەتی دژی ڤایرۆسی کۆرۆنا. کۆمەڵێک ڕاهێنەرمان هێنایە ئەم یەکەی نیشتەجێبوونە و کەسانی کە بالکۆنیان هەیە ئەتوانن وەرزش ئەنجام بن، بەڵام لەوانەیە پێویستیان بە هاوکاری چەند کەسێک بێ. ئێمەش باشمانزانی ئەو ڕاهێنەرانە ئەو سوودیان لێ بینین و بینەوە بەم کەسانی کە لەم یەکە نیشتەجێبووناویکەن. وەک لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن بۆ بردنەوە لە جەنگی کۆرۆنا پابەندبوونی هاوڵاتیانە بە ڕێنماییەکان و مانەوەیان لە ماڵەوە. ئاوەر عەلیگەلی کوردستان، سلێمانی.